دەستان خۆش بە دکتۆرە ئەی ئەو هۆکارە سەرەکیانە چینکە ئەبنە هۆی سەرنەکەوتنی IVF و چی بکرێ بۆی ڕێژەی سەرکەوتنی IVF زیاد بکرێ؟ بەڵێ کۆمەڵێک هۆکارمان هەیە بەداخۆ زۆربەی کات هاوسەران کە یەتە چارەسەری مناڵی بلووری ئێمە ڕۆژانە ئەو ئەبینین تەمەنێکی ئەجگار زۆر ڕۆشتووە، یعنی بۆ نمونە ئەبینین 10 ساڵە هاوسەرگیریان کردووە هیچ مناڵیان نەبووە و کاتێک شەبینین کێشەکە زۆر گەورەیە ئیلا بە مناڵی بلووری چارەسەرەکرێت بە زۆر دواکەوتن. یەکێک لەوانە تەمەنە بەڕاستی تەمەن کاریگەرێکی زۆر گەورە هەیە لەسەر سەرکەوتنی پرۆسەکە. ئەتوانم بڵێم ئەگەر هاتو تەمەنی خانمەکە بەڕاستی بەتایبەت ئەگەر هاتو تەمەنی خانمەکە لە 35 ساڵ کەمتر بوو ڕێژەی سەرکەوتنی پرۆسەکە بە ڕێژەی تقریباً 140 بۆ 70 بس باش تمني 35 ساڵی بەتایبەت 30 ساڵی کە ژمارە و جۆری هێلکەی خانمەکە زۆر کەمە بێتەوە ئەگاتە ڕێژەی نیوە لەو حاڵەتەیە بێگومان سەرکەوتنی پرۆسەکەش کەمە بێتەوە. کاتێتانە ئەو پەیامە بگەن بە هاوسەران کە زووتر خەم لە خۆیان تەمەن زۆر گرنگە، چارەسەری خۆیان زۆر گرنگە، یەکێکە لە هەر هۆکارە سەرەکیەکان. درستە. دکتۆرە زۆر جار کە ببوورە کۆمەڵێک هۆکاری تریشمانەیە لەوانە جۆری کۆرپەکەیە بەڕاستی جۆری تۆ کەواتە ئایا تۆکە تۆیەکی باشە یان نا، هەروەها جۆری هێلکەی خانمەکەش ئەمانەش دەورە بینێ لە سەرکەوتنی پرۆسەکە و هەروەها پاشەوەی کە دەبێتە کۆرپە جۆری کۆرپەکەش دەورە بینێ بێگومان و هۆکاری نەزۆکیەکەشیان ئەمانە هەمووی کاریگەری هەیە. بۆ نمونە ئەوانەی ناوپۆشی منداڵدانی کۆچ کردو ئەوانە بە خۆیان کێشیان لە ناو منداڵدان هەیە، لەوانەیە کۆرپێکی زۆر باشیشمان هەبێت بەس نەبێتە دووگیانبوون بەهۆی کێشەکانی منداڵدانەوە بێت. ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە هەروەها ئەو سنتەرەش و ئەو تەکنیکەش کە ئەنجام ئەدرێت ئەمان هەمووی هۆکارێکە کە ڕێژەی سەرکەوتنەکە ئەگۆڕێت. درستە. دەستان خۆش بە دکتۆرە کۆتا پرسیارمان زۆر جار کە بە داتا و ئامار و ڕێژەی سەدی قسە ئەەکەین زۆر قەنەعەت پێکەر نییە بۆ نەخۆشەکە، بەس ئێوە هیچ چیرۆکێکی ڕاستەقینە یا فیدباکێکتان لایە کە زۆر کاریگەر بوو بن پێی و دوای چەندەها ساڵ ئەم تەکنیکەتان بۆ بەکارهێنا بێ و سەرکەوتوو بوو بێ خوای گەورە مناڵی پێبەخشی بێتن؟ بەڵێ بێگومان یەکێک لە چارەخوازەکانم کە لەم ماوەیە بوو ماوەی 13 ساڵ هیچ مناڵیان نەبوو، هەردوو هاوسەرەکە زۆر چارەسەریان وەرگرت بوو پاشەوەی کە ئێمە بۆمان دەرکەوت کە هیچ کێشێکی ئەو هەبە و شێوە گەورەیان نیە. وەکوتم لەوانەیە زۆر جار هاوسەرەکە هیچ کێشێکی واهیشیان نەبێت بەس هاوکاری نەزانکێکە ئەتوانین ئێمە بڵێن بە نەزانراوی دانێ کە مناڵی بلووریمان بۆ بە ئەنجام گەیان سوپاس بخوای گەورە توانیان لە یەکەم محاولە دووگیان بن پاش 13 ساڵ الحەمدوللا توانیم نەشتەگەری مناڵبوونیشان بۆ بکەین و مناڵەکەشیان زۆر سەلامەتە. لە کاتێکە هەتا باری دارایی بڵێن خێزانەکەش باش نەبوو پاش وەرگرتنی دەرمان لە یەکەم هەنگاو ویستیان بکشێنەوە خۆم تەلەفۆنم بۆیان کرد بەڕاستی پێم وتن بەردەوام بن هەتا وای لێ هات هەندێک جار خوای گەورە شتەکان ئاسانەکە، یعنی بە دەرمانێکی زۆر کەم لەبەرەوەی تەمەنی خانمەکە گەنج بوو بەڕاستی بۆ ئەڵەم تەمەن کاریگەری زۆری هەیە لە 35 ساڵ کەمتر بوو لە یەکەم هەنگاو لە یەکەم محاولە دووگیان بوو. سپاس بخوا. دەستان خۆش بێ خوا دکتۆرە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی